کاتێک کە دەتوانین بڵین کۆمەلگای کوردی پێویستی بە کەناڵێکی ئیسلامی کوردی هەبوو کەناڵی پەیام یەکەمین کەناڵ بوو کە لەو کایەدا دەرکەوت و توانی بەڕاستی ڕۆڵێکی گرنگ بگێڕێەوە کەناڵێک نییە کە دوو ڕۆژ دروست بێ وەکو مێژوویەکی هەیە و کۆمەڵە کادری میدیای بەتوانای پێگەیاندۆ و لە زۆر شوێنکاریان کردو و توانیانە ئەو پەیامی هەیە بەڕاستی و بەڕاشکاوی بیگوازنەوە بۆ بینەر و بیسەرانیان. ئەمڕۆژ کە ئەتوانین بڵین 15 ساڵ تێپەڕیەوە پێدەنێتە 16مین ساڵەوە دەمانێت بزانین ڕۆڵ و پێگێ و کاریگەری کەناڵی ئاسمانی پەیام چی بووە لە نێو میدیای کوردیا بە تایبەتی لە ئێستادا کە میدیایەکی زۆر هەیە بەمە بەستەش میوانداری مۆمۆستا عەباس محەممەد مانکرۆ بەڕێوەبەری کەناڵی پەیام مۆمۆستا عەباس بەخێر بێت سپاس باوە دەبورێت. زۆر سپاس سڵاو لێوەش زۆر سپاس منیش خۆشحاڵ بووم سڵاو لە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هیوادارم ئینشاءڵڵا دەستپێکی ڕۆژێکی خۆش و هەفتەیەکی باشتریان بێت. پیرۆزبایی ساڵیادی نوێشەکەین ئینشاءڵڵا پەیام بەردەوام بێت لە کار و چالاکیانی کە کردوێتی. دووبارە سپاس منیش بە دەرفەتی ێزانم دووبارە و بۆ جارێکی تر پیرۆزبایی لە خۆمان لە کارمەندە ئازیزەکانی کەناڵی ئاسمانی پەیام لە بینەرە خۆشەویستەکانمان لە تەواوی موسڵمانان و خەڵکی کوردستان و ناوچەکەش چونکە پەیام هەنگاوێکی گەورە بوو بەڕاستی شایانی ئەوەیە یاد بکرێتەوە شایانی ئەوەیە لە مێژووی میدیای تازەی نێو هەرێمی کوردستان و کایی ئیعلامیا باس بکرێەوە ئاماژەی پێ بکرێ چونکە تەنها کەناڵێک نییە بەڵکو قوتابخانەیەکی گەورەیە. دووبارە پیرۆزبایی لە هەموو لایەکەکەم. مۆمۆستا عەباس دەزانین لە ئێستادا میدیایەکی زۆر هەیە کۆمەڵێک تەنانەت پێیجیش هەیەی زۆر ئەتوانین بڵین فەوزایەکی میدیایی هەیە لە ئێستا لە کوردستاندا. پەیام لە نێو ئەم میدیایانەدا چ ڕۆڵێک و کاریگەری هەیە خۆ چۆن توانێتیجی خۆی بکاتەوە جیاواز لەو هەموو پەیامە جیاوازانی کە ئەگەێنرێ لە ڕێگەی میدیاکانی ترەوە. بەڵێ زۆر سپاس دووبارە بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان. طبعاً کەناڵی ئاسمانی پەیام کە لەیکی 12 ساڵی 2008 دەستی بە پەخشی یاسایی کارەکانی خۆی کرد بۆ ئەو کاتە زەرورەتێکی زۆر گەورە بوو زەرورەتێک بوو کە ئەبوو ئەم کۆمەڵگەیە بوو ئەم پرۆسە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەبوو ئەم کۆمەڵگا ئاینیە کە پێوەستە بە ئاینی پیرۆزی ئیسلام و بەهاجوانەکانی کۆمەڵگاوە میدیایەک هەبێت کە تعبیری لێ بکە میدیایەک هەبێت کە پەیامەکانی زیاتر بگەێنێ میدیایەک هەبێت کە بریتی بێت لە دەنگی ڕەسەنیە و خەڵکەی کە لەم هەرێمەیە ئەژی بەڕاستی ئیتر لە هەموو کایەکانەوە گوتم لە کایە ئاینیەکەوە لە کایە نەتەوەیەکەوە لە کایە کۆمەڵایەتیەکانەوە لە کایە ئابوووریەکانەوە لە بەهاجوانەکانەوە لە دەنگی منداڵ و گەنج و ژن و پیا و کچ و هەموو توێژە جیاوازەکانەوە بەڕاستی ئەبوو میدیایەکە بێت تعبیر لەمانە بکە کە بەداخەوە تاوکات نەبوو بە تایبەت کە من باسی میدیای بیرراوەکەم ئەکرێ بڵێن هەنگاوێک میدیای خوێنرا و ڕۆژنامە لە پێش ئەم ڕەوتی بڵێ ڕەوتی ڕووداوەکان و کای میدیاکانی ترەوە بوو بێ بەڵام تاوکات کە من قسەی تیاکەم ئەگەر یەک دوو میدیا هەبوو بێت صرف تعبیریان لە میدیایەکی دەسەڵات و حیزبی ئەلمانیا کرد کە لەم کوردستان کە هەموو شتێکیان پشتگوێ خستە بوو تەنها گرنگیان بە بەرژەوەندی حیزبیەکانیانەدا هەموو شتێکیان فرامۆش کرده بوو لە پێنا و باڵادەستکردنی حیزب گوتاری حیزب بەرژەوەندیەکانی حیزب ئەوەی کە حیزب بەیەوێ زەرورەتێک هەبوو ئیدی ئەبوو میدیایەک بێت ئەمانە تێپەڕێنێ ئەم قۆناغا بکا بە قۆناغێکی نێ ئەویش خۆشبەختانە لە سەردەستی کۆمەڵێک میدیاکاری باش بەڕێز کاک حاجی فاروق و هاوڕێکانی زۆر سپاس توانیان قۆناغێکی تازەی کاری میدیایی بینراو لە هەرێمی کوردستان و لێرە لە سلێمانی دەست پێ بکەن کە بەڕاستی کاتێک بە قسە باسمان لێوە ئەکرد خەڵک تەوەقعی ئەمەی نائەکرد کە ئێستا لە ئارادایە خۆشبەختانە زۆر سپاس بۆ خۆی گەورە زۆر سپاس بۆ
کۆمەڵی دادگەری کە پشتیوانیەکی گەورە بوو زۆر سپاس بۆ دەست و پەنجەی کارمەندە بە تواناکان کە پێشتر لە کەلان لۆکاڵیەکان ئیشیان کردبوو هاتن مەردانە پێشمەرگانە ئیسلام دۆستانە ئەم پەیامەیان هەڵگرت و کردیان بۆ میدیایی کە لە ئێستایا هەیە و هەمومان شانازی پێوەکەین بەڕاستی. جیاوازی چییە؟ هەر ئەو کات جیاوازیەکە دەستی پێکرد بەڕاستی وەکوتم ئەم میدیایە پەیام بوو بە بڵندگۆ و بوو بە مینبەری خەڵکە شەوساوەکان بووە بە مینبەرێک کە ئەوەی تا ئەو کات تەیان نەوترا بوو مەسەلەن حەقی خەڵک مافی خەڵک چەوسەرنەوەی خەڵک باسکردنی بەهاجوانەکان هێنانەوەکایی مەسەلەن هەموو لایەنەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئەم کۆمەڵگەیە چ زوڵمێک لەم خەڵکە ئەکرێ بە هەموو جۆرەکانیەوە مەسەلەن زوڵمی ئینسانی زوڵمی ئەوەی کە لە ئاین و بەها و شتە جوانەکانی هەموو کۆمەڵگەی ئەکرێ هەمووی لێرە ئەوەی لە ژێر بڕێیا بوو خرایە سەر بەڕە ڕاستی نەک هەر خەڵکە ئیسلامیەکە ڕۆژنبیرە ئیسلامیەکە گوتارە ئیسلامیەکە پەیامەوەندە فراوان بوو دەرگاکەی بەشی خەڵکانی دیکەشی لێ ئەدا زۆر ینی تەنها خەڵکە ڕۆژنبیرە ئیسلامیەکە ناهات لێرە قسە بکە بەڵکو ئەوەندەی ئەوان دەهاتن خەڵکە ڕۆشنبیریە گشتیەکەش دەهات باس لە چەوسانەوەی خۆیانە کرد باس لە پوکانەوەی کایەکانی خۆیانیان نەکرد بەبێ سانسۆرکردنی هیچ کەسێک لایەنەکانی دیکەش هاتن کە میدیایان نەبوو تا ئەو کات وتیان بە خەڵک کە چ زوڵمێک لەلایەن دەسەڵات و لەلایەن دوو حیزبی دەسەڵاتی ئەم هەرێمەوە لەو خەڵکە سیاسی و ڕۆشنبیری و توێژە ئاسایی خەڵکانی کوردستان دەکرێت ئیدی لێرەوە قۆناغی تازی کاری میدیایی دەستی پێکرد ئێستش پەیام جیاوازەکەی هەر پاراستووە بە چ جۆرێک پاراستوێتی ئەوەی لە ئێستایا هەیە ڕاستە میدیامان زۆرە ڕاستە میدیای بینرا و بیسرا و سۆشیال میدیاش ئەوەندەی تر دەرگاکەی فراوان کردو بەڵام بەداخەوە میدیای بەرپرسیار نین بەرپرسیارانە هەڵسوکەوت ناکەن لەعنی خەڵک ناگرن لە بەرژەوەندەکانی خەڵک ناگەڕن بەڵکو بۆ بەژەوەندی جۆرا و جۆر بەکارهێنرێن و نابەرپرسیارانە ئیشەکەن و تەنها بۆ لایک و کۆمنت و بینەر و بیسەری زۆر و ڕێزم هەیە بۆردا ئەگەڕێن زۆرجار بۆ بینی ڕاستی هەواڵەکانە بێت دیسام گەڕێتەوە بۆ تیڤیەکی متمانە پێکراوە بێگومان یعنی ئێمە لە ماڵەوە پێشتر چۆن گۆشت گرابووین مەسەن هەر یەکێکمان لەم خەڵکەی کە خێزانەکەی پابندە بە بەها کۆمەڵایەتە جوانەکانەوە پابندە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە گۆشت دەکرێی بە ڕاستی وتن بە ئارامی بە جوانی بە حەقویستن بە حەقوتن ئێمە کە هاتین هەر بەو شێوەیە لەم کەناڵەیە ئیشمان کرد هیچی ترمان پێ نەوترا وترا ئەوەی کە لێتان داواکراوە لە خێزانە محتەرەمەکان لە خێزانە پابندەکان هەر ئەوەش لە میدیایە بڵێن لەبەرەوە ئێمە زۆر بە ئاسایی دەستمان پێکرد و هیچ سانسۆرێکمان نەبوو ئەوەی کە ڕاستی بوو دەمانوت ئەوەی کە حەقیقەت بوو دەمان بەخشی ئەوەی کە پشتیوانی بوو دەمان کرد بەڕاستی و بەڵگەشمان زۆرە لەوانەیە لە تووتێی پرسیارەکانی ئێوەیە بتوانین قسەی زیاتری لێەوە بکەین دیارترینیان ئەوە بوو کە لە ساڵی 2011 خەڵک لە ئەنجامی زوڵم و زۆری ئەم دوو حیزبی کە لە هەرێمی کوردستان هەن بە جۆرێک خۆپیشاندانیان دەست پێ کرد جۆرێک لە شۆڕشیان دەست پێ کرد کە پێی دەوترێ هەفتەی شوبات تاکە میدیایەک کە بوێرانە توانی پشتیوانی ئەم خۆپیشاندانە بکە پشتیوانی ئەو دەنگە جوانانە بکە پشتیوانی ئەو داواکاریە ڕاست و دروستانە بکە کەناڵی ئاسمانی پێیان بوو و هەر بۆ هۆیشەوە باجەکەیدا ئەوە بوو مەسەلەن هێزێکی زۆری ئەمنی هات دەوری کەناڵی ئاسمانی پەیامیدا و ڕۆژنامەنووسەکانی خستە ژێر فشارێکی گەورەوە بەبێ ئەوەی کە ئاراسیان بگۆڕێ بەبێ ئەوەی بتوانێ بیان چەمێنێتەوە بەڵامی تر کاریگەریەکەی لەوەوە سەرچاوێکی گرت بەبێ ئەوەی ئێمە بێڵین خەڵک بۆ خۆی لە هەموو شارەکانی کوردستانەوە هات پشتێنەی چێمنی لە دەوریم شاشە جوانەیە دروست کرد و بەدەسەڵاتیان وت ئەمە کەناڵی کۆمەڵ نییە ئەمە تەنها کەناڵی ئەم کارمەندانە نییە کە لێرە ئیشەکەن ئەمە کەناڵی هەموو خەڵکی کوردستانە ئەمە کەناڵی هەموو چین و توێژە جوانەکانی کوردستانە ئێمە پارێزگاری لێەکەین بە هەر نرخێک بێ
لەبەرەوە زۆر سپاسیانەکەین دووبارە دەستیان خۆش مامۆستا باسی ئەوەت کرد کە پەیام بەچی جیا ئەکرێتەوە لە کاناڵەکانی تر و لە کاسا کە دروست بۆ لە هەموو ناخۆشی خۆشیدا لەگەڵ هاوڵاتیانە بووە. ئێستا ئاستی پەیام لە چ ئاستێکی میدیای کوردیدایە؟ طبعا من دیسان ئەگەڕێمەوە بۆ ئەوە کە سپاس و ستایشی ئەو پەنجە جوانانە بکەم و کارمەندە باشانە بکەم کە لێرە ئیشەکەن کە بێ ئەتوانم بڵێم ینی بەوەی کە لە دەوروبەرمانە ئەگوزەرێ بەبێ بەرامبەر ئیشەکە چونکە ینی بەراوردکردنی ئەوەی کە لێرە وەکو ماف و حەق وەردەگیرێت تەوان خۆویستانە نەک ئەوەی کە ئێمە و زۆر جیاوازە لەوەی لە میدیاکانی ترە گوزەرێ لەبەرەوە من دیسان سپاسیانەکەم بەڕاستی مەمنونیانین چونکە لە خۆ بردوانە ئیشەکەن بە توانایەکی زۆر باش ئیشەکەن ئەوان ئێستا هەر کارمەندێکیان بگری من هەمیشە لە گفتوگۆ و کۆبوونەوەکانی خۆمان لەگەڵ کارمەندان و ئەوانە بەڕاشکاوی باسم کردەوە تومە کەسێک کە دەخوێنێ بە 15-16 ساڵ قۆناغێکە بڕێ بە 20 ساڵەگات ئەوەی پێی بڵێن ماستەری هەیە دکتۆرای هەیە یاریدەری پرۆفیسۆرە چوزانم ئەوانە کارمەندەکانی ئێمە بەڕاستی زۆربەی زۆریان ئێستا شایانی ئەوەن مەدالیای پرۆفیسۆریان بکرێتە چونکە قۆناغێکی زۆر لێرە تەمەنیان بەڕێ کردووە ئیشی جوانیان کردووە ئەزمموی گەورەیان هەر یەک لەوان ئێستا مامۆسایکی گەورەیە ئەگەر لێرەش نەما بێتەوە لە شوێنەکانی ترێمە شانازیان پێواکی ئێستا کارمەندانمان هەیە لە دەستگای زۆر گەورەی میدیایی ئەمە هەرێمەیە سەردەستەیە ئەو بەڕاستی ئەمە بە تایبەتی ئەوانەی کە ئێستا لێرە ماونەتەوە و بەردەوامن لە ئیشکردن بەڕاستی بەهرێک گەورەیان هەیە توانای گەورەیان هەیە توانای جوانیان هەیە سپاسیانەکەین ئینشاءڵڵا بۆ ئەم دنیایەش ئەبێتە جێگەی شانازیانەوە بۆ دووە ڕۆژیش بێتە خێر و بەرەکەت هەر ئەوە بۆ پرسیارەکەی جەنابەت وای کردووە کەم دەست و پەنجە بەهرەمەندانە بتوان میدیایەکی زۆر گەورە و جیاوازیش دروست بکەن بەڕاستی ئەوەی لێرە بەبێت توانای مادی و مرۆیی گەورە بەڕێوە ئەچێنتوانم بڵێم معجیزەیە چونکە ئەوەی کە دەدرێت بەم ژمارە کارمەندی کە لێرە ئیشەکە بەڕاستی لە هەندێک میدیای تر بە 4-5 میدیاکار دەدرێت بەڕاستی ینی یان تەنها بە یەک ئیش دەدرێت کە لە ڕۆژێکە ئەوان بڕێوەی دەبن بە زەبری چوزانم هێزی مادی بەڵام ئەوەی لێرە دەگوزارێت بە توانا و دەست و پەنجە خۆبەخشەکانی ئەم کارمەندە بەڕێزانە بەڕاستی وای کردو کە پێیام لە ئاستێکی زۆر باش بێ لە ئادایەکی زۆر باش بنوێنێ و ببێتە کەناڵێکی ڕەسەن ڕاستە مەسەلەن میدیای زۆر هەیە بەڵام ئەم میدیایە ئیتی بۆتە خاوەن ماڵ لە ماڵەکان وەکو بڵێ تەلەڤیزیۆنەکان زۆر خۆیان بە پەیامەوە کردبێ وەکو ئێوە وتان ئەگەر پشگەڕێن بە ناو کەناڵەکانە دوجار دێنە و لە پێیام ئۆخراگرن و ستارەگرن و بە دیار شاشەکەی و دانیشن چونکە وەک خۆم بیستومەتەوە پەیام تەلەڤیزیۆنی خانەوادەییە هیچ شتێکی تیا نییە بە عیبەی بزانی کێز لەوێ بێ سەیریکی یان ترست لەوە بێت بە ئاراسێکی بەداخەوە لە شاشەکانی تراوانیە هەندێک جا دانیشی بە دیار شاشەوە گەرمیوانێکت بێ ناچار بیبی گۆڕی چونکە شەرم دەکەی لەوەی لە شاشەکەەوە دەرەکەوێت بە پێچەوانەوە کام مەجلیسە گەورەیە کام کۆڕ زۆر دەوڵەمەندە و پیاوی گەورە و کەسایەتی گەورەی لێ بە شانازیەوە لە پێیام دایدەنێن چونکە جێگەی شانازیە بە بێت ترس مناڵ سەیریەکە ژن سەیریەکە لاو گەنج و پیر سەیریەکە هەمووان سەیری دەکەن بەم سابەت باست لە هەندێک بابەت کرد و هەموومان نەزانین هەر دامەزراوەیەکی میدیایی هەر شوێنێک کۆمەڵک لەمپەر و بەربەستی هەیە و پەیامیش لەوەی کە سەر بە بڵێن لایەنێکی سیاسی ئۆپۆزیسیۆنە ڕەنگە زۆر لەمپەری لەبەردەما بێت لە دەستکەوتنی زانیاری لە هەواڵە چوونی بۆ زۆرێک لە شوێنەکان تەنانەت باست لەوە کرد توانە مرۆیەکەشی ئەوەندە نیە توانە ئامادەیەکی ئەوە نیە و خۆشمان شاید ئەوەین کە کارمەندانی پەیام بە کەمترین توانای مادیەوە زۆرترین کاریان کردووە ئایا هەموو ئەم لەمپەرانە بۆتە گرفت لەوەی کە پەیام نەتوانێت هەنگاوی باش بنێ یاخود جێ خۆی نەکاتەوە لە نێو دڵی خەڵکی یا بتوانێت ئەو ڕاستیانە بگوازێتەوە ڕاستەکەی ئەوەیە بڵێم تەنها شتێک لەمپەر نەبێت لە بەردەمانە حەقیقەت وتنە ڕاستی وتنە
ینی ئەمە هیچ لەمپەرێکی لەبەردەمانیە. ئیدی هەموو شتێک بۆ ئێمە قورسە، چونکە زۆربەی شتەکان لەم ڕۆژگارەیە بە مادەوە بەسراوەتەوە، بە توانای مادیەوە بەسراوەتەوە، یان بە هێز و دەسەڵاتەوە بەسراوەتەوە، کە ئێمە خاوەنی هیچێکێک لەمانە نین لێرە. بەڕاستی پشتیشمان پێ نەبەستون، وەکو ئاماژەم پێکرد لە قسەکانی ڕابردووە. ئەگەر پشتمان بەوانە ببەسایە ئێستا زۆر زوو چۆکمان دادا بوو. لەبەرەوە بەڕاستی گرفتێک لە بەردەم بەرەو پێشچوونی خێرای ئێمەیە بێ، ئێمە هیچ پەلەمان نییە بەڕاستی، چونکە هەر لەسەر خۆ هاتوین و لەسەر خۆش ئەڕۆین، بەڵام هیچ لەوە سازش ناکەین کە ڕاستی و حەقیقەتەکان بڵێ. لەمپەرێک لە ئەو لەمپەرانەی کە لە بەردەم ئێمەیان زۆر ڕوونن، ینی لەمپەری مادین بە تایبەت کە کاری میدیایی بەسراوەتەوە بە توانە مادی و مرۆیەکانەوە. ئێستا تۆ بتەوێت بە خێراییەکی باش ئیش بکەی، ئەبێت تەکنۆلۆژیای باشت پێوێت، تەکنۆلۆژیای باشت لە بەردەستا بێ. ینی بۆ خۆتان نەزانن ئێستا زانست و زانیاری زۆر برەوی بە تەکنۆلۆژیا داوە لە هەموو جیان. ئەمە وای کردووە کە ڕاستی ئیشەکان لە دامەزراوەکانی ترە کە مادەی زۆریان لە بەردەستایە، کە توانای مادی زەبەلاحیانەیە زۆر بە ئاسانی بگوزارێ. ژمارەیەک کارمەندی کەم شوێنێکی کەم، بەڵام مەودایەکی زۆری کاری میدیاییان لە بەردەستە. ئێمە بە پێچەوانەوە لەمەیە گرفتمان هەیە، لەمەیە لەمپەرمان لە بەردەمایە، بەڵام بەدیلەکەیمان دۆزیوەتەوە. بەلای ئێمەوە ئاسانە، دڵسۆزی بەدیلی ئەمەیە، لە خۆبردووی بەدیری ئەمەیە، کاری ئیسلامی بەدیلی ئەمەیە. ئێمە ئەگەر هەمان بوو بێ شکری خۆمان لەسەر کردو و پێکەوە دابەشمان کردو لەگەڵ کارمەندەکان، نەمان بوو بێ وەکوڵێ لە خۆ بردووانە ئیشمان کردووە، وەکو ماڵی خۆمان ئیشمان لە تیا کردووە. و من شایدی بۆ ئەو بەڕێزانە و کارمەندانە جوانانە ئەدەم کە لێرە ئیشیان کردووە بە 2-3 مانگ بووە موچیان نەدراوەتی، و پێشیان وتراوە کاکە ئێمە بەڕاستی ئەمە بارودۆخمانە، ئێوە ئازادن لەوەی، ینی هەم ئێمە زۆر ناڕەحەتین و نیگەرانین بەمەی ئێڵین، هەم ئێوە ئازادن ینی بەڕاستی بۆ ئەوەی کە حەقێکتان دەستکەوێت، کە بژێوی ژیانتان دەستکەوێت بۆ خۆتومان و مناڵتان بچن لە شوێنێکی دیکەیشکەن، کە زۆر بەسپاسەوە مەسەلەن هیچ کەسێک نەبووە بڵێ من ئێرە بەجێ هێڵبوو من ئەڕۆم. ینی تەنانەت جاریا بووە نەفەسێکمان وەرگرتووە، چەند مانگێک میدیاکەمان ڕاگرتووە بۆ نەفەسێکی تازە، بۆ قۆناغێکی تازە، بۆ وەرزێکی تازەی کارکردن، هەموویان چاوەڕوانیەوە بوون کە دیسان بێنەوە لە پەیامە جارێکی تر پێکەوە یش بکەینەوە. لەبەرەوە بەڕاستی لەمپەرەکان هەن، بەڵام کۆڵیان بە ئێمە نەداوە، چۆکیان کەم دەکرێتەوە، ینی کاریگەریان هەبووە بەڵام چۆکیان پێدا نەداوین. بەدیلەکەمان ئاسان دۆزیوەتەوە، چونکە ئێمەی کە لە کاری ئیسلامیە هین بەڕاستی بەدیلی ئەوانمان زۆر لە ئاسان لا دەستەکەوێت. لەوانەیە لە میدیاکانی ترە، لای هێزە سیاسەکانی ترەمە دەست نەکەوێت، بەڵام لای ئێمە الحەمدوللا زۆر بەباشی دەستەکەوێت، چونکە پێشینەکان هەروایشیان کردووە، چاویان لە مادە نەبووە. ئەوانەی قوربانیان داوە بۆ گەیاندنی ئەم پەیامە پیرۆزەی ئیسلام، هەمیشە قوربانیان داوە کە خۆیان زانیویانە بۆ کەی، بۆ ڕۆژێک کە هیچ شتێک دادی نادا ئیلا ئەوەی کە تۆ لە پێناوی خۆیان شتێکت کردبێ. ئێمە بەم نەفەسەوە بەڕاستی گۆشکراوی، هەر کارمەندەکانیشمان بەم نەفەسانەوە ئیشیان کردووە. لە بەراوی بەڕاستی گەر کێشەیەک هەبوو بێ وەکو کێشەی مادی بۆ نمونە مەسەلەن کێشەی توانە مرۆیە زەبەلاحەکان، ئێمە بۆی دانەنیشتین و کۆڵماندانەداوە، چۆکماندانەداوە بۆ بەردەوام بین و تێپان پەڕاندووە. مامۆستا عەباس، کەناڵی ئاسمانی پەیام چۆن خۆی گونجاندووە لەو گۆڕانکاریە میدیای جیهانی کە ڕۆژانە ڕوو ئەدات، چ لە ڕووی ئاینیەوە چ لە ڕووی زانستیەوە چۆن خۆی گونجاندووە؟ ئێمە بەڕاستی پرسیارێکی زۆر باشەوە. ئێمە لەگەڵ نوێبوونەوەکان هەین و لەگەڵ گۆڕانکاریەکان چوین، وەکو وتم، بەڵام پەلەمان نەبووە. لەوەی کە ئێستا تەکنۆلۆژیایەک لەو پەڕی دنیاوە سەری هەڵدابێ، پەلەمان نەبووە ئێمە دەستمان بیگاتێ. هەر لەسەر خۆ کارمان بۆ کردووە بە نەفەسێکی ژیرانە، بە نەفەسێکی عەقڵانە و بە لەسەر خۆ بە ئارامگری. و ڕاستە ئێمە ئێستا لە لووتکەی تەکنۆلۆژیا دانین، بەڵام بەجێش نەماوی. ڕاستە هەموو شێکمان نییە، بەڵام ئەوە نەبێ هیچیشمان نەبێ. ڕاستە مەسەلەن کارمەندی زۆرمان نییە، بەڵام
ئەوەی کە هەمانە بەڕاستی کارمەندی نمونەیە وە سەلیقەدارە خۆی تەکنەلۆژیا ئەبێ کەسێکی بەتواناش بێ ئیشی پێ بکە ئەمجا تۆ کۆمپیوتەرێکی باشت هەبێ کامێرێکی زۆر باشت هەبێ ئەمێرێکی زۆر باشت هەبێ بێ کەسێکی زۆر باشیشی لەسەر بکە ئێمە کەسە زۆر باشەکانمان هەن ئەگەر ئامێرەکانیشمان لە 100% لە لووتکەیان نەبن ئەوە بەتوانایی ئەوان بەڕاستی کاری داهێنەرانەی باشیان پێکرێ لەبەرەوەی من لە هەوڵدان بەردەوام خۆمان نوێەکەینەوە تا ئەگەر شاشەی پێیان ببینن و بەرهەمەکانی پێیان ببینن و ڕۆڵی پێیان ببینن بەجێ نەماوە لەو کاروانە کە ئێستا کاری میدیایی تیا دەکرێت ڕاستە تەکنەلۆژیەکانی ئێمە لە لووتکەیانین بەڕاستی وەک ئەوەی لە لووتکەیە بنوایە چونکە هاوسەنگێکمان لە نێوان توانامرۆیەکانی ئێمە و ئەو تەکنەلۆژیا مامناوەندەی کە لە دەستماندایە بەدیهێناوە و توانیمانەیەشی پاشی پێ بکەین و هەمیشەش لە هەوڵداین بەڕاستی و دەستی خێر و هەماهەنگی خەڵکی خێرخوازیش بەڕاستی شایەنی ئاماژە بۆکردنە و پێویستە بڵێم ئێمە سوپاسی هەموو بینەرانمانەکەین و سوپاسی هەموو خێرخوازانەکەین کە بەڕاستی هاوکارمان بوو و سوپاسی سەرکردەوە ڕێزەکانمانەکەین دەستباری باشیان لەگەڵا کردوین و سوپاسی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵەکەین کە بەڕاستی دڵسۆزانە و بە نەفەسێکی ماندوو نەبوونەوە لەم بوارەیە ڕۆڵی بینیوە و توانوێتی ئەگەر لەسەر گیرفانی خۆشیان بێیانی چی پێویست بوو بێ لێرە دابینیکەن بۆ کارمەندەکەنەوە ئێمە ئیشمان پەچی نەکەوێ ئینشاءڵڵا بەو نەفەسەوە هەر بەردەوامە بین و ئومێدی گەورەشمان هەیە کاری باشتر و گەورەتر و فراوانتر و نوێگەری باشتر لە کارەکانمان بدەین. مامۆستا باس هاوکاران دەمێکاڵن کۆتایی پێ بێرە بەس یەک پرسیار بۆ کۆتایی پێیان هەنگاوی تازەی چییە پلانی چییە لە خولەکێک ئەگەر پێمان بڵێ سپاسەکەین. وەکو هەر لە چوارچەوەی پرسیارەکەی تریشە ئاماژەم پێکرد ڕاستی ئێمە گەشت بینانە ئیشەکەین و ساڵانە پلانی خۆماندا ڕێژین و هەفتانە و مانگانە کۆ بینەوە هەم زوومان لەسەرەوەیە کە چۆن تازەگەری لە ئیشەکانمانە بەدی بێنین بەرنامەی تازەمان هەیە ئینشاءڵڵا لە چەند ڕۆژی ئایندەیە ئەکەوێتە بەردەم یا بەرچاوی بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان پلانی ئیشکردنی تۆکمەی چاکترمان هەیە بۆ ساڵی ئایندە کە لە بەردەممانایە ساڵی 2024 و ڕەمەزانی ڕابردوو جۆرێک لە ستایلی ئیشکردنی تازەمان هەبوو بۆ ئەم ڕەمەزانی کە دادێ ئینشاءڵڵا نوێگەری باشی تیادا ئەکرێ و پلانی نوێکردنەوەی ستۆدیۆکانمان هەیە ئینشاءڵڵا پێیان شا دەبین و کاری تیاکەین لەگەڵ کارمەندەکان ئەوەی کە پێمان بکرێن ئینشاءڵڵا بۆ بینەرە خۆشەویستەکانی یەکەین بە هیوایەوەی خۆی گەورە تەوفیقی ئێمەش و ئێوەش بدە. بەڵێ زۆر سپاس بۆ عەباس محەمباز بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پێیان کە لەمتەوە لەگەڵمانە بوو. سپاس زۆر سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووین.